پرانیا کلوپلان گهنا جهان و کردستان لچاینا ل مارکتان دولتیا ایو دردکوین باجار ایو لهرما جیجانگ لروجالاتا چینه خودان مزنترین بازار بتاکو کوما لچینه و جهانه بناوه چاینا کمدی سیتی آنکو فتیان اف باجارا جی پنج بشام پیک دیتو 8886 دکانان خود دگره کرستن خارنو و خارنو موبیلیات و جوانکاری و نافمالی و جلوبرگن لهن کاک صالح بوچی لم بازارش دکرن لەبەرەوەی زۆربەی شتەکان لەم بازارە هەیە ئەبێت زۆربەی شتەکان لەم بازارە دەست دەکەوێت سەتا هەشتای بابەتی دەست دەکەوێت لێرە یعنی وەکو چی دەستەکەوێت چی هەیە لەم بازار چی تێوێ هەر لە دەرزی بگرە هەموو شتێکی دەست دەکەوێت لە بازارە دیگەی ئەشیای خەیاتی دەست دەکەوێت ئەشیای لەعابەی مناڵت دەست دەکەوێت قماشت دەست دەکەوێت بەتانیت دەست دەکەوێت تەلەڤیزیۆنت دەست دەکەوێت چی تێ موادی منزلی دەست دەکەوێت باشە بەس کواڵەتیان چۆنە کوالیتی باش و خراپی هەیە من زانیمە ڕێژەیەکی زۆری بازرگانی کورد لێرە شتەکڕن ئێوێ زۆربەمان لێرە شتەکەن بەس کوالیتی باش و خراپەکەی چێ بەقەدەر سعرەکەیەتی ئەرزانی و گرانی هەیە تۆ ئەگەر حەز لێ دەتوانانی شتی کوالیتی بەرز بکری بە سعرەکەی گرانە بێ بەس لە کوردستانی خۆمان شتی کوالیتی بەرز سرف نابێت یعنی کە ئەو شتە خراپانە لە کوردستان هەیە کێوە کارە بۆ کارەکە خەڵکەکەیە لەبەرەوەی خەڵکەکە نایکڕێ ئێستا نمونەیە شتێ لێرە ئێستا وەرە بیکڕە هەیە بە 1000 نەر هەیە بە 5000 نەفسی شتە بەس کوالیتی باش خراپی خەڵکەکە تا هەزارەکە بێ پێنجەکە پێنجەکە ناکرێت سرف نابێت لەبەرەوەش پارەش نییە پارەش نییە معاش نییە لە کوردستانە خۆتە زانانی ڕاستش کار نییە ئێستا بۆ نمونە ئەوە برادەرمە هەلو لیندا How are you? Hello. Hi. Hey. How are you? Hey, Maddie. Nice to meet you. Mr. Madi. Oh, Linda. Linda. Nice to meet you, Linda. Nice to meet you too. بۆ نمونە ئەمە لە مێژەوە ئیناسم 5 ساڵە ئیناسم شتی لێ ئەکرم ئێستا هاتوینەوە لای مەسەر ئێستا بۆ نمونە لی سوالەکەی This one how much? This one for you. Yes. For you. You check. I check. Okay, Sorry. okay. Sit down, please. ئێستا چوار ئەرە یەک دانەی بە چوارە فی دوازدەیەکەی ئەکا چەند 48 یعنی ئەکە 12 دانەی یەک دەرزن تەقسیم 6.8ەکەی بە ساری ئەمڕۆ پارە کە 7 دلار 2 دلاریش مەصرفی ئێستەبانی ئەمە تا دەگاتە کوردستان لەبەرەوەی CBM-ەکەی قەبارەکەی گەورەیە قەبارەکەی گەورەیە مەصرفی زیادەخۆ تا ئەگەر ئەمە بچووکتر بێ مەصرفەکەی کەمترە بێ هەموو شتێک حەسەب قیاس و حەزمەکەیەتی یعنی بە هەفتە بەنۆ لەسەر تۆ دەمێنێتەوە بە چەند دەیفرۆشی لە کوردستان من فی 120کەین بیکەینە پارە بێگە بیکەیتە پارە تقریبا 10800 وەستێ بێ 11000 من بە 12 بە جملە ئیفرۆشمەوە گە مشتریەک بەس کواڵەتیان چۆنە کوالیتی ئایبی نییە باش و خراپیە بازرگانên Kurd demek kelûpelekê dikirin li îyo heta dişînên herêma Kurdistanê 30 bû 40 rojan vedikeşin. سێزدە ساڵە لێرەمە ئێرە بازاری فوتیانە کوردەکانی ئێرە بە عامەتەن علاقەی زۆر بەقوەتیان هەیە لەگەر دوکاندارە چینیەکان و دوکاندارە چینیەکانیش زۆربیان فێرە زمانی کوردی بووینە فێرە زمانی کوردی بووینە ئەو دوکاندارانە زایدەنیش کە دێن بە خێرهاتنیان دەکەن بە زمانی کوردی و بە عامەتەن لە ناو حکوومەتی سینیش کوردەکان زۆر عیلاقیان بەقوەتە زۆریش سومعیان بەقوەتە لێرانە Li gor daxwaza bazar û xelkê Kurdistanê bazirganên Kurd ew kelûpel dikirin em ên bazarên wan li herêma Kurdistanê germ e li bajara îyo. لە سلێمانی هاتووم ئیشەکەم بابەتی گوڵ و توحفیات و ئەم شتانەیە تقریبا 3 مانگ 4 مانگ جارە سەفەرەکەم کوالیتی شتەکانمان تقریبا بە گوێرەی سعرەکەیە تۆ سعرەکەی هەرزان بێ کوالیتی نزمترە کوالیتی باشیان هەیە کوالیتی خراپیان هەیە خەڵکی لای خۆمان حەزیان لێتی شتی هەرزان بە شتی هەرزانیانەوێت کوالیتی بەرزەبەیت نانەوێت دەبێت کوالیتێکی نزم بکڕیت تعاملی سینەکان زۆر باشن تعاملیان خراپ نییە لەگەڵمانە
کوردی زۆر واتیە لەم بازاڕەیە. هەنجاران بازرگانên Kurd di dema bi destexistina vîzayên welatê Çînê de rastî astengiya tên. کێشەی داوا و ڤیزەمان هەیە داواکەین لە هەم حکوومەتی خۆمە حکوومەتی هەرێمەوە لەگە حکوومەتی عێراقی و نوێنەرایەتی هەرێم و عێراقیش لە سین کە ئەو کێشانەمان بەڕاستی بۆ حەڵکن چونکە جاری وا هەیە بەلایەنی کەمەوە 2 مانگ 3 مانگ ئێمە چاوەڕێی ڤیزە و داواکەین و زۆر زیادیشەکەوێت لە سەرمان جاری وای $1300 ڤیزەکەکەوێت لە سەرمان یا $700 $800 ئەگە زۆر هەرزان بێ ئەکەوێت لە سەرمان. Sebûr yeka ji wan bazirganên Kurd ku berî 20 salan e qesta welatê Çînê dikir wek bazirganek û ev dema 13 salan e li bajara îyo li Çînê dijî. کاک سەبوور یەکەم جار چۆن بوو هاتێ چاینە بۆ بڕیارت دەبێت چاینە چۆن بوو بۆت؟ ڕاستی من یەکەم جارکە هاتم پێش 20 ساڵ تقریبا ساڵی 92شم هاتمە یەکانە. یەکانە ئەومەد خەیتێکە تۆ دەیبینی زیاتر بەرەو سەرەوەتر ئەو لای هەموو دەشتایی بوو. پاشان هەموو بووە باڵەخانە و گەشەیەکی زۆر گرنگی پێیدا حکوومەت. لە ماوەیەکی کەمدا لێکوانە بازنەچی پارکەکی گچکەی تێدا بوو. کە زانیان زۆر زەختی لەسرە ئەم شەقامە ئەم بازنەیان هەڵگرت. دوایە ئەو جێگای دەشتایەکان هەموو بووە بازار. من یەکەمین جارکە هاتمێ ئەوکانە ڕۆژانە نەمدەتوانی خواردنی سینی بخۆم. بەس کێک و بیپسیم دەخوارد یان خواردنەکی زۆر بەسیتم دەخوارد. دوایە پاشان فکرم کردەوە ڕۆژێک 2 ڕۆژ نییە. ناقەتێ فکرم لەوەی کردەوە ماڵەوە بینمە ئێکوانە لێکوانە لە گەرمدا بژن منداڵەکان لە قوتابخانەی سینی بخینن. چەند خۆشحاڵی کە کوردێک لە 3000 کیلومتر دوورەوە خۆی گەیاندووە چاینە و ئۆفیسی هەبێت و یارمەتی کوردەکان بدات و کاڵا بۆ گوازێتەوە ئەمە لە مای چییە لای تۆ؟ من زۆر پێخۆشحاڵم بەوەی ڕاستی من کە کوردێک دەبینم کە دێتە چاینە کە دێتە لایمە من زۆر پێخۆشحاڵم وا حەز دەکەم من لە کوردستانم. چی لێک چوون هەیە لە نێوان کەلتوری کوردی و سینی؟ کەلتوری کوردی و سینی زۆر لێک نێزیکن. چۆن؟ و زۆرش یەکدریشیان خۆش دەوێت لە تەعامل حتا زیاتر کە تەعامل لەگەر دەکا کەیفی بەو زمانەی دێ کەیفی بە زمانی کوردی دێ و زۆریشیان سینیەکان ئێستا فێرە کوردی بوونا کە دەچێ لایەن کە شتێکی لێ دەپرسی بە کوردی وەڵامت دەداتەوە بە کوردی پێی برێ ئەمە سعری چەندە ئەمە کووە کونیەوش بە کوردی وەڵامت دەدات. مەبەست ئەو سینیانی کە لەگەڵ تۆ ئیشەکەن؟ نەخێر حتا ئەوانی بازاڕێ. هەندێک ji van Kurdan çendîn sala qesta Çînê û evê bajarê dikin ji bo kar û niha xudanê karê xwe ne. Ji ber mezniya qebarê karê wan ew xwedî nivîsîngeh û bazarê taybet bixwene û hin karmendên Çînî jî bi wan re kar dikin. وەو بازرگارانە کە دێن بۆ مەوادەکانیان لێ دەکڕن پاشان دەنێرنە مەخزنی ئێمە کە دەگاتە مەخزنی ئێمە لێکوانڕا بار دەکەین بە کۆنتێنەر بە ڕێگای نینگ بۆی هەناردەی کوردستان دەکەین بۆی ئەو کوالیتیانێک کە لە سیندا هەیە لە حەقیقەتدا کوالیتیەکان زۆر بەرزە و داوا لەو بازرگانانەش دەکەین کە دێنە سین سەردانی سین دەکەن کاڵای باش بکڕن مەوادی باش بکڕن بۆ هاوڵاتیانی خۆمان کاوانی کە بەکاردێنن ئیسفادە چی لێ بکەن. Ji ber ku bajarê îyo navendekê bazirganiyê cîhanî ye zortirîn Kurdên bazirgan li Çînê li vê bajarê Çîn ku jmara wan zêdetirî 600 Kurd e li demekî de milyonek û 200,000 kes li bajarê îyo dijîn.